سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەمڕۆ دووشەممە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە گوندی نگەڵ، یان لە دەستدانی دوو کرێکار لە شاری قوروە، سەپاندنی سزای زیندان بەسەر ئەسرین ئەفسەر لە مەریوان، ئەشکەنجەدانی ماشەڵا کەرەمی لە گرتوخانەی تلعاتی کەرەج، و پیشاندانی کوردانی دانمارک بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی، کۆبوونەوەی کرێکارانی یابنیەی فەنی ڕێگەی ئاسنی دۆرود، بانکهێشتی 30 خوێندکاری زانکۆیتاران بۆ کۆمیتەی ئینزیباتی، و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا بۆ ڕێزگرتن لە نەرگس محەممەدی. درێژەی هەواڵەکان. درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە گوندی نگەڵ. ڕۆژی یەکشەمبە 19 مانگی سەرماوەز ژینگە پارێزانی گوندی نگەڵ لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانەدا لە دەوروبەری ئەو گوندان نەمام و دەنگی بەڕوویان چاند. لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا هەڵمەتێک لە ژێرناوی زاگرۆس نیشتمانە دەی پارێزین لە شارە جۆرەجۆرەکانی کوردستان دەستی پێکردو لە زۆربەی شارەکاندا لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکرا. ڕۆژی ڕابردوو ژینگە دۆستانی گوندی نگەڵ هاوڕێ لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیە دەیان نەمام و دەنگی بەڕوویان لە دەوروبەری ئەو گوندە چاند و خوازیاری ڕێزگرتن لە سروشتی کوردستان بوون. یان لە دەستدانی دوو کرێکار لە شاری قوروە. ڕۆژی یەکشەمبە 19 مانگی سەرباوەز دوو کرێکاری کەندنی بیر لە گوندی برمەتەپەی سەر بە شاری قوروە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانیان لە دەستە. بەپێی راپۆرتەکان دوو کرێکاری تەمەن 45 ساڵ و 20 ساڵی کەندنی بیریاو لە قوروە لە کاتی کارکردن لە گوندی برمەتەپەی ئەو شارە بەوەی بەربوونەوە لە بەرزایی 20 متری تووشی مەرگی مەغزی بوون و دەست بەجێ گیانیان لەدەستە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەسرین ئەفسەر لە مەریوان. ئەسرین ئەفسەر شارۆمەندی خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 3 ساڵ زیندانی تالیقی ماحکوم کراوە. بەپێی زانیاریەکان ئەسرین ئەفسەر لەلایەن دادگاوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بە 3 ساڵ زیندانی تالیقی ماحکوم کراوە. ناوبراو لە ڕێکەوتی 24 جوێزەردانی 1402 تاوی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 24 پوشپەڕیام ساڵ بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی ئازاد کرا. گواستنەوەی دوو وڵاتی بۆ زیندانەکانی مەهاباد و پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا دوو وڵاتی بە ناوەکانی ناسر سوڵتانی خەڵکی پیرانشار و سۆهرا باویسکان خەڵکی مەهاباد بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان ڕەوانەی زیندان کران. ناسر سوڵتانی پێشتر لەلایەن دادگای ئینقلابی پیرانشارەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نزام بە 9 مانگ و 15 ڕۆژ زیندانی تازیری ماحکوم کرابوو. ناوبراو پاشبانکێش بۆ دادسەرای ئیجرای ئەحکامی ئەو شارە دەست بەسەر و بۆ زیندان گوازرایەوە. لەلایەکی دیکەوە سۆهرا باویسکان خۆپیشاندەری خەڵکی مەهاباد کە مانگی گوڵانی ئەم ساڵ بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە مەبەستی تێکدانی ئاسایشی نەتەوەی و تێکدانی ئاسایشی گشتی لەلایەن دادگای ئینقلابی مەهابادەوە بە 3 ساڵ زیندان و 3 ساڵ دوورکەوتنەوە بۆ زەنجان ماحکوم کرابوو. ڕۆژی 18 سەرماوەز بە مەبەستی جێبەجێکرانی حکومەکەی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. ناڕوونی چارەنووسی عوسمان قادری لە نەغەدا. گۆڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکرانی عوسمان قادری هاوڵاتی خەڵکی نەغەدا هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستدا نییە. عوسمان قادری هاوڵاتی تەمەن 45 ساڵی خەڵکی نەغەدا 2 هەفتە لەوەبەر لەلایەن هەزامنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بەپێی راپۆرتەکان بە دوواداچوونی بنەماڵی و بەندکراوە تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و هیچ زانیاریەک لەسەر وەکاری بەندکرانەوە و شوێنی ڕاگیرانی لە بەردەستدا نییە. ئاشکەنجەدانی ماشەڵا کەرەمی لە گرتوخانەی تلعاتی کەرەج. هەواڵنێرێکی خەڵکی تاران بە ناوی هێدیە کیمیایی ڕۆژی یەکشەممە 19 سەرماوەزی ئەم ساڵ لە ماڵپەڕی X راپۆرتێکی لەسەر ئاشکەنجەدانی ماشەڵا کەرەمی لەلایەن هێزەکانی ڕژیم بڵاو کردەوە. ماشەڵا کەرەمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مێهدی کەرەمی
لاوی ئەعدامکراوی خەڵکی بیجار و دانیشتووی کەرج لە ساڵی 1401 بەردەوام لەگەڵ بنەماڵەی دادخوازان دیداریە کردو هەر هەفتە بۆ ڕێزگرتن لە یادی محەممەد مێدی کەرەمی و سەید محەممەد حسێنی خۆراکی لە نێو خەڵکدا بڵاو دەکردەوە. ناوبرا و ماوەی 111 ڕۆژە لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراوە و تا ئێستا لە ژێر شکنجەی ئیدارەی تلعات بۆ وەرگرتنی ئاعترافی ئیجباریدایە. خۆپیشاندانی کوردانی دانمارک بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی. ڕۆژی یەکشەممە 19 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی وڵاتی دانمارک بە مەبەستی پشتیوانی لە زیندانیانی سیاسی لە شاری کۆپێنهاگ خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان کوردانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی دانمارک بە وتنەوەی دروشم و وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم جەنایەتەکانی کۆماری ئیسلامیان شەرمەزار کرد و خوازیاری ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی و سزادانی بەرپرسانی قەزای و ئەمنیەتی ڕژیم بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی دۆرود. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی دۆرود لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان 350 کرێکاری ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی دۆرود لە ساڵی 92 هەتاویەوە سەنەواتیان وەرنەگرتووە و خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی پیشەکان بوون. کرێکارای ناڕازی هەروەها خوازیاری پێدانی ئەغدەستە دواخراوەکان دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە بوون. بە پێی زانیاریەکان ڕۆژی ڕابردووش کرێکارای ناڕازی هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە نێوان وێزگەکانی باف بۆ بەم کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان نیشاندا بوو. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاهواز. ڕۆژی یەکشەممە 19 سەرماوەز خانەنشینکراوانی سەنعەتی نەوت و کرێکارانی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی باشووری ئێران لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی باشووری ئێران و خانەنشینکراوانی سەنعەتی نەوت بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی لە شاری ئاهواز خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپەرسیارەتی پێرسۆنێلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. بانکێشتی 30 خوێندکاری زانکۆی تاران بۆ کۆمیتەی ئینزیباتی. ڕۆژی یەکشەممە 19 سەرماوەزی 1402 30 خوێندکاری کۆلێژی زانیاری کۆمەڵایەتی زانکۆی تاران لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە بانکێشتران. بە پێی راپۆرتی شۆڕای سێنفی خوێندکارانی ئێران 30 خوێندکاری کۆلێژی زانیاری کۆمەڵایەتی زانکۆی تاران بە بیانۆی بڵاوکردنی ڤیدیۆی بێڕێزیکردن و لێدانی خوێندکارێک لەلایەن سەرۆکیە و زانکۆیەوە بۆ کۆمیتەی ئینزیباتی بانکێشت کراون. بانکرانی ئەو 30 خوێندکارە لە حاڵێکدایە کە غوڵام ڕەزا جەمشیدیە سەرۆکی کۆلێژی زانیاری کۆمەڵایەتی سەبارەت باڵچ و کەوتەکانی هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵ نەکراوە. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی 16 خەزەڵوەری ئەم ساڵ کاناڵی تەلەگرامی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران ڤیدیۆی سەرۆکی کۆلێژی زانیاری کۆمەڵایەتی بڵاو کردەوە کە تێیدا ئەو بەرپرسەی ڕژیم بە توندترین شێوە بێڕەزی بە خوێندکارانی کز دەکات. کوژرانی کچێک بە پاساوی شەرەف لەلایەن باوکیەوە لە تاران. ڕۆژی یەکشەممە 19 سەرماوەز کچێکی گەنجی خەڵکی تاران لەلایەن باوکیەوە بە بیانۆی پاراستنی شەرەف و نامۆس کوژرا. بە پێی زانیاریەکان ئەو کچە کە ناسناوی باوکی هێشتا ئاشکرا نەکراوە لەلایەن باوکیەوە بە بیانۆی هەبوونی پەیوەندی سۆزداری لەگەڵ کوڕێک و ویستی بۆ پێکێنانی ژیانی هاوبەش لەگەڵ ئەو کوڕا بە وەحشیانەترین شێوە کوژراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا بۆ ڕێزگرتن لە نەرگس محەممەدی. ڕۆژی یەکشەممە 19 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز هاوڕێ لەگەڵ شارۆمەندانی فەڕەنسەوی لە مەیدانی باستیل کۆبوونەوە و لە مەراسمێکدا ڕێزیان لە هەوڵەکانی نەرگس محەممەدی بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری لە ئێران گرت. ڕۆژی ڕابردوو پاش وەرگرتنی خەڵاتی نۆبێلی ئاشتی لەلایەن بنەماڵەی نەرگس محەممەدی لە شاری ئۆسلۆی نۆروێژ کۆمەڵی لە ئێرانیانی ئازادیخوازی فەڕەنسا هاوڕێ لەگەڵ شارۆمەندانی فەڕەنسەوی لە مەیدانی باستیل کۆبوونەوە و ڕای ڕێزگرتن لە چالاکیەکانی نەرگس محەممەدی
بە ڕەقس و ئاواز و پشتیوانی خۆیان لە سادق باقری ناسرا و بە سادق بوقی شارەمەندی خەڵکی ڕەشت دەربڕن. و پیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 19 سەرماوەزی ئەم ساڵ دژبەرانی شەڕ لە وڵاتانی مەراکش، لوبنان، فەڕەنسا و بریتانیا بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فەلەستین خۆ پیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان لایەنگرانی فەلەستین و دژبەرانی شەڕ لە وڵاتانی مەراکش، فەڕەنسا، لوبنان و بەریتانیا بە خۆپیشاندانی هەزاران کەسی خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەسی هەمیشەیی بوون. بەشداربووان بە دانانی تابوت و بۆکەڵی کفنپۆش بە نیشانەی قوربانیبوونی منداڵانی غازا، بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاست جینایەتەکانی ئیسرائیل مەحکوم کرد و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێ شەڕ و گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بە دەست خەڵکی لێ قەوماوی غەزە بوون. و دوایەوەڵ سەبارەتە بە گەمارۆدانی 400 کرێکاری مانگرتووی معدەن لە ئەفریقای باشوور لەلایەن پۆلیسەوە. ڕۆژی یەکشەمبە 19 سەرماوەزی ئەم ساڵ 400 کرێکاری معدەنی زێڕی ڕۆزنبێرگ لە ئەفریقای باشوور لە ناڕازایەتی بە دۆخی خراپی پیشەیی دەستیان لە کار کێشەیە و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوو. بە پێی راپۆرتەکان ڕۆژی شەممە بازرەسێکی معدەن کە لەلایەن وەزارەتی معدەنی ئەفریقای باشوورەوە بۆ دیتنی معدەنی ڕۆزنبێرگ نێردرا بوو بە شێوەیەکی گوماناوی کوژرا. ڕۆژی یەکشەممە کاتێک کرێکاران لە ئازدۆخی خراپی مەعیشەت و پیشەیمانیان گرت، هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و ئێستا 400 کرێکار لە گەمارۆی هێز ئەمنیەتیەکاندا. جێگای ئاماژەیە کە کرێکارانی معدەنی زێڕ لە ئەفریقای باشوور لە پێنجشەممەی هەفتەی ڕابردووە مانیان گرتووە و کاتی چوونە ژوورەوەیە و کرێکارانە کە پێیوەست بە مانگرتن نەبوون لەلایەن ناڕازیانەوە زەوت کراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەتە.